بەنا سڵاو دەبێ لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوەکەی سلێمانی دیارە وەک تۆ باست کرد دوێنێ بانکی ناوەندی بڕی 290 میلیۆن دۆلاری خستە بازارەکانەوە مەکە بەلای شارەزایانی ئابوووریەوە کاریگەریە بوو لەسەر گۆڕانکاری بەسەر بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی. من ئیسماعیل محەممەدێکە لە ئاڵوگۆڕکارانی دراوم لە بازاری دۆلارەکەی سلێمانی. کاک ئیسماعیل سڵاو دەبێ سپاس بۆ دەرفەتە ڕێکارەکانی بانکی ناوەندی بەتایبەت دوێنێ لە دوای کاتژمێرێکەوە 290 میلیۆن دۆلاری خستە بازار و تا چەند کاریگەریە بۆ لەسەر دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار. زۆر سپاس بۆ بەڕێستان هەر لەگەڵ دابەزینی خستنە ڕووی ئەو مەبلەغە زۆرە یەکسەر تەسیراتیە بوو لەسەر بازار 158 ئەکرد دای بۆزان بۆ 157. هۆکار چییە بەو سەریعی عنی زیاتر دانەبەزی ئەو پارەی کە عەرزی کردووە بە نەقدی 50 میلیۆن دۆلاری بە نەقدی داوە و 169 میلیۆنیشی بە حواڵە داوە. ئەم پارانە سەریع ناگاتە ناو بازارەکان سەریع ناگات لەبەر ئەوە دۆلار هەر کەم بووە لە بازارە بۆیە سیعرەکەی وەکو پێویست دانەبەزان. ئێستا لە بازارە نرخی 100 دلار بەرامبەر بە چەند دینارە؟ ئێستا ئەم دەقەیەکە قسە لەگەڵ بەڕێز دەکەین 100 دلار بە 157,500 دینارە لە بازار. دابەزینەکەی بەم نزمیە بۆچی یان خەڵک چاوەڕانێ کرد زیاتر بەهای دۆلار دابەزە بەرامبەر بە دینار چونکە وەک باسم کرد ئەو ڕێژەی کە بانکی ناوەندی خستوتە بازارە لە ماوەی دومانگی ڕابردوودا هێندەی دوێنێ نەخستۆتە بازار. زۆر تەواوە پێویستە کات بانکی ناوەندی چۆن دوێنێ 290 میلیۆنی خستە بازارەوە ئینتیزارەکەین ئەمڕۆژ بزانین چەنە خاتە بازار ئەگەر بێت و ئەمڕۆ وەکو دوێنێ 200 میلیۆن 250 میلیۆن بخاتە بازار بە دڵنیاییەوە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دا ئەبەزێت. ئەم ڕۆژ ئینتیزارەکەین ئیمڕۆ ئەوەندە بخات بەیانی و دوو بەیانیش زیاتر بخات بە تەئکید سعری دۆلار دێنێتەوە بۆ 150,000. پێشبینیەوەکەن لە ئەگەری درێژخایەن یاخود چەند ڕۆژێک بانکی ناوەندی ئەو بڕی کە دوێنێ خستێتە بازارە بەردەوام بێ بەهای دۆلار بگرێتەوە باگەی پێشووی بەرامبەر بە دینار واتە 147 ئەم مەسئولیەتە لەسەر بانکی ناوەندیە مەسئولیەتی بەهای دینار بە دۆلار لەسەر بانکی ناوەندیە. دوێنێ ئەو مەبلەغە باشی خستوتە بازارەوە نەیەڵات دۆلاری ئەمریکی بەرەو 160,000 بڕوات دای بەزانەوە بۆ 157,000 ئێستا 157,500 ئەگەر بێت و ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی هەمان مەبلەغ تەوزیع کات بە دڵنیاییەوە سعری دۆلاری ئەمریکی دێنێتەوە بۆ خوار پەنجەش. بۆ بینەران پرسیارێوان لا دروست بێ لە ماوەی دومانگی ڕابردوو هۆکارچی و بانکی ناوەندی ئەو ڕێژە زۆری ناخستە بازارە وایە واتەمە بەسەکاوی بانکی ناوەندی ویسی لەسەرەوە بۆ بەهای دۆلار بەرامبەر بە دینارەوە بەرزەوە بێ نزیک بێتەوە لە 160,000 دینار. هەر لە ڕابردووە باسمان کرد یعنی بانکی مرکزی فیدرالی ئەمریکی شەرت و مەرجی داناوە. ئێستا کە ئەم مەبلەغە زۆری خستوتە بازارەوە ئێمە نازانین ئایا ڕێکەوتنی هەیە لەگەڵ یا تازە ئایا مەجای پێدراوە ئایا بانکی ناوەندی دەستکراوەیە ئێستا کە ئەو مەبلەغە زۆرە بخاتە بازار ئایا کێشەی سیفتی حل کردووە لەگەڵ بانکی مرکزی بانکی فیدرالی ئەمریکا ئەوانە نازانین ئێمە تا ئێستا. وەکارچی بوو ڕێژەی زۆری ناخستە بازار. هۆکارەکە ئەوە بوو ئەو زەختەوە ئەو شەرت و مەرجەی کە بانکی فیدرالی ئەمریکی داینابوو لەسەر بانکی ناوەندی مرکزی عێراقی ئەوە بوو. باز بۆ ئامادەبوون و بۆ زانەرەکانت بەنازەوەی بینەر و بیسەری بنووتەیەکێ لە ئاڵوگۆڕکارانی درابوو لە بازاری دۆلارەکەی سلێمانی وەگەڵ باسی کرد ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازار نرخی 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 157,000 دینار بوو لە کاتێکدا دوێنێ بەر لە ڕێکارێکی بانکی ناوەندی 158,500 دینار بوو. دێمەوە بەلای تۆ.